بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. جيشتنا آيات يازدي سورة حجرات كخواي قورا لو آياتانجدا كوملك صفاتي خراب من لێ قەدەغەدەکا کە ئەوەی ئیماندارە نابێ لێیان نزیک ببێتەوە و ئەگەر کەسێک سیفەتەکەی تێدا بوو پێویستە لەسەری تەوان تەوبەی لێ بکات و پشتیمان ببێتەوە. دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا، ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە، خۆتان بە ئیماندار دەزانن. لا يسخر یعنی با گاڵتە نەکە قەوم کۆمەڵێکتان لە پیاوان من قوم بكوملشي ديكي بياو عسى أن يكونوا خيرا منهم لوانيا أواني كقالتيان بيدكري شاكتر بن لواني كقالتا كدكن أو بو بياوان ولا نساء من نساء وبا كوملكج لآفرتان تان قالتنكن بكوملشي ديكي آفرت عسى أن يكون خيرا منهن لوانيا أو آفرتاني كقالتيان بيدكري چاکتر بن لەوانەی کە گاڵتەکە دەکەن. زۆر جار لای خوای گەورە کەسی گاڵتە پێکراو چاکترە لە کەسە گاڵتەکەرەکە. تەبەن زۆرینەی جاری شەروایە ئەو کەسەی گاڵتەی پێدەکرێت ئاگای لە هیچ نییە و لای خوای لەوانەیە ئەگەر نەقسێکیشی هەبێ لای خوای گەورە لەوانەیە خاوەن قەدر و ڕێز بێ، بەڵام سیفەتی گاڵتەکردن لەگەڵ لە هەر کەسێکدا هەبێ ئەگەر کەسێکی باشیش بێ لە ئیمانەکەی دادەبەزێنێ، لە کەسایەتەکەی دادەبەزێنێ. بۆیە خەڵک پێی وایە ئەوەی بە خەڵکی ڕادەبوێرێ نیشانەی عاقڵیە و ژیریە، بەڵام لە حەقیقەت داوانیە گاڵتەکردن بە خەڵکی نیشانەی کەم ئیمانیە و نیشانەی تاوانباریە. ئەگەر ئینسان هیچ تاوانێکی نەبێ ئەوە بە تاوان لەسەری حیسابە. پاشان ئەوە نەهی یەکەم قەدەغەکراوی یەکەم باسی چ دەکا؟ گاڵتەکردن پیاوان بۆ پیاوان، ئافرەت بۆ ئافرەت. ئەلی پیاو بۆ ئافرەتی، پیاو بۆ ئافرەتیش هەمان حکومە، ئافرەتیش بۆ پیاوی هەمان حکومە. بەڵام لێرە بۆ خوای گەورە بەجیا هێناونی خۆ لە شوێنەکانی دیکەدا کە خوای گەورە شتێکی حرام دەکا یەکجار تەبەن بۆ پیاو ئافرەتی قسەکەی بەکاردێنێ وایە. بەڵام لێرە دەفەرمون هۆکاری هاتنە خوارەوەی ئاياتەکەی بەشێکی پیاوان بوون کە لە مەجلیسی پێغەمبەردا صلی الله علیه وسلم گاڵتەیان بە یەکتر کردووە، بەشێکی دیکە ئافرەتان بوون کە خێزانەکانی پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم لە بینی خۆیاندا دویان بەیەکەوە گاڵتەیان بە یەکێک لە خێزانەکانی دیکەی پێغەمبەر کردووە صلی الله علیه وسلم کە ئاياتەکە دەفەرمون لەسەر پیاوان و ئافرەتان هاتۆتە خوارەوە یەک لە قسەکان. هەندێکیش دەفەرمون سیفەتی گاڵتەکردن لە ئافرەتاندا زیاترە. بۆیە خوای گەورە تەنها بەوەندەی کە دەفەرمێ قەوم من قەوم ئیکتیفای نەکرد و دەفەرمێت وەلا نیساء من نیساء، بۆی ئافرەتان زیاتر ئاگایان لە خۆیان بێت و بە خەڵکی تەوان خەڵکی بە چاوی سووک و بە چاوی گاڵتە پێکردنەوە تەماشا نەکەن. یا ئەیها الذین ئامنوا، ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە، لا يسخر قەوم من قەوم، با گاڵتە نەکەن کۆمەڵێکتان لە پیاوان بە کۆمەڵێکی دیکە. عسى لوانەیە ئەن یەکونوا خەیڕا منهم، ئەوانەی کە گاڵتەیان پێدەکرێ چاکتر بن منهم لە گاڵتەکەرەکان. ولا نساء و بە ئافرەتانیش گاڵتە نەکەن من نساء بە کۆمەڵێک ئافرەتی دیکە. عسى ئەن یەکون لەوانەیە ئەوانەی کە گاڵتەیان پێدەکرێ خەیڕا چاکتر بن لای خوای گەورە منهن لەو ئافرەتانەی کە گاڵتەکەی دەکەن. ئەو جار دەفەرمێت ولا تلمزوا أنفسكم، أو قەدەغەکراوی دووهەم دەفەرمێت تانەوتە شەر لە خۆتان مەدەن، یعنی لە یەکتری مەدەن. طبعا أنفسكم یعنی خۆت، بەڵام کەم وایە ئینسان بۆ خۆی ڕەخنە لە خۆی بگرێ وایە. لێرە کە دەفەرمێت ڕەخنە لە خۆت مەگرە تانەوتە شەر لە خۆت هەڵمەدە، یعنی خەڵکی مسلمان وەکو خۆت تەماشاکە، چۆن بۆ خۆت ئامادەنی عیب لە خۆت هەڵدەی، عیبەکانی خۆت ئاشکراکەی وایە، عیبی خەڵکی دیکەی مسلمانیش ئاشکرا مەکە ئەگەر تێشیدا بوو. چۆن پێت خۆشە عیبەکانی تۆ داپۆشراو بن، ئاواش عیبی کەسێکی دیکەی ئیماندار داپۆشە. بۆیە دەفەرمێت ولا تلمزوا أنفسكم، یعنی تانەوتە شەر لە خۆتان، یعنی لە یەکتری مەدەن
مەبەستێتانە و تەشەر یعنی عیبە و کەم و کوری جەستەیی لە یەکتری هەڵمەدەن. طبعا ئینسان ئەگەر عیبدار بوو دوو بەشە، عیبەکە ئەگەر لە دین و ئیمان و ئەخلاقی کەسەکەیدا هەبوو چاکتر وایە ئینسان چی بکە؟ بانجی کەسەکەی کە وایە دڵسۆزانە نسحەتی کەی و ئامۆژگاری کەی. ئەگەر خەلەلەکە عیبەکە لە جەستەیدا بوو بێگومان ڕەخنەگرتن لە جەستەی کەسێک لە شێوەی خیلقەتی کەسێک ناڕاستەوخۆ ڕەخنەکردنە لە خاڵقەکەی ها، ناڕاستەوخۆ ڕەخنەگرتنە لەو کەسێک کە دروستی کردووە. خۆ کەس بۆ خۆی دروست نەکردووە، وایە هەموو کەسێک حەزی لەیە وایە شکڵی جوانترین شکڵ بێ، ڕەنگی جوانترین ڕەنگ بێ، وایە باڵای جوانترین باڵا بێ، ڕاستی و خواری باشترین بێ، کەس حەزی لێ نییە شەل بێ، کوێر بێ، وایە سەقەت بێ. بۆی ئەگەر کەسێک عیبێکی جەستەیی تێدا بوو خوا دەفەرمێت وەلا تەلمیزوو ئەنفوسەکوم، عیب و عاری یەکتر هەڵمەدەن و ناتەواوی و کەموکوریەکانی یەکتر باس مەکەن. پاشان فەرمانی سێیەم دەفەرمێت وەلا تەنابەزوو بالئەلقاب، ناو و ناتۆرەی ناشرین لە یەکتری منێن، ناو و ناتۆرەی ناشرین لە یەکتری منێن. ها لە زمانی عەرەبیدا سێ شتمان هەیە ئینسانی پێدەناسرێتەوە: ئیسم ناو، هەر کەسەی ناوێکی هەیە، کونیە، عەرەب کونیانێ ئەب فڵان و فڵان، لەقەبیش بە زۆری هەیە. جا لەقەب هێندێک جار بۆ مەدحە هێندێک جار بۆ ذەممە. هەر لەقەبێک بۆ ذەم بوو وایە مەسەلەن لە کوردیشدا هەیە کەسێک پاشگیری شەلی پێوە نووسراوە پێی خۆشە پێی بڵێ یا ڕاستەوخۆ لەکەنوی دەڵێ فڵانی شەل، لەکەنوی واناڵی کە لەکەنوی واناڵی لەکەن خەڵکی جوان بڵێ فڵانی کوێر، فڵانی ڕەزیل، فڵانی نازانم چی. ها کە ئەوە سەحابە دەفەرمۆن خەڵکی مەدینەی کە پێغمبەر هاتە ناویان صلی الله علیه وسلم زۆرینەیان دووسێ لەقەبی ناشرنی بەدواوە بوون، بەڵام کە ئەوە هاتە خوارێ سەحابە بە یەکجاری وازیان لە هەموو لەقەبێک هێنا ئیلا مەگەر لەقەبێک کەسەکە بۆ خۆی دانابێ. ها لەقەبێک کەسەکە بۆ خۆی دانابێ، یا بزانی پێی ناخۆش نییە یا لەقەبەکە مەدحی تێدایە تەبیعیە، بەڵام ذەممی تێدا بێ کەسەکە پێی ناخۆش بێ بە هیچ شێوەیەکی بۆ دنیا. ئەو جا خوا دەفەرمێتی بئس الاسم الفسوق، بئس یعنی خراپترین ناو چ شتێکە کە ئینسان لە خۆی بنێ؟ الفسوق ئەوەیە کە پێت گوترێ فاسق. هەر کامێک لەو سەیانەت تێدا بێ بتەوێ نەتەوێ، پێت خۆش بەیان نێ پێت ناخۆش بێ فاسقی. سیفەتی گاڵتەکردنت تێدا بێ بە خەڵکی ڕابوێری، خەڵکت پێ لە خۆ نزمتر بێت و کاتیان پێ بەسەر ببەی، یان عیبی کەسێک دەزانی عیبەکەی ئاشکرا دەکەی، جا عیبەکە جەستەییە یان وەک دەڵێ هەڵس و کەوتیە دەشیزانی ئەگەر دڵسۆزی کەسەکەی نسحەتێکە و هەروەها بە ناشرنی ناوی هێنانی خەڵکی لەقەبنان لە خەڵکی دەبێتە هۆکاری ئەوەی کە ئینسان پێی بگوترێ فاسق. کە پێت گوترا فاسق خوا دەفەرمێ بئس الاسم الفسوق، خراپترین ناوێک ئەوەیە کە ئینسان پێی بگوترێ فاسق بعد الئیمان، دوای ئەوەی کە کەسەکە ئیمانی هێناوە. دوای ئیمان ئینسان ئەگەر گەڕایەوە بۆ فاسقیەت دەرسی ڕابردوو گوتمان کەسێکە کە گوناهی کەبیرەی کردووە، کەواتە گاڵتەکردن بە خەڵکی یەکێکە لە کەبائیرەکان. ها تانە و تەشەردان لە جەستە و لاشەی خەڵکی لە ئەخلاق و هەڵس و کەوتی خەڵکی یەکێکە لە تاوانە گەورەکان، و هەروەها ناو و ناتۆرەی ناشرینان لە خەڵکی دیسان یەکێکی دیکەی لە تاوانە گەورەکان. بە هەر کامێک لەوانە ئینسان دەبێتە فاسق، کە بووی بە فاسق خراپترین ناوێک کە لە ئینسانی برندرێت دوای ئیمان هێنان فاسق بوونە. ومن لم يتب، خوا دەفەرمێ هەر کەسێک تەوبە نەکە پەشیمان نەبێتەوە فەئولائیکە بێگومان ئەو کەسانە هم الظالمون، بەدڵنیاییەوە لە ستەمکارانن. ستەمکارن یعنی تاوانکارن، خراپەکارن. تاوانی ستەمی لە کێ کردووە؟ هەم لە کەسەکەی کردووە کە گاڵتەی پێ کردووە، کە عیب و عاری دەرخستووە، کە لە قەب و ناتۆرەی ناشرنی لێداون، هەمی زوڵمی لە خۆی کردووە، خۆی تووشی گوناه و تاوان کردووە، لە قیامەتێ جەستەی خۆی دەسووتێنێ بە قسەیە کە هیچ کەڵکێکی نییە و هیچ سوودێکی نییە. واضحە؟ ئەگەر سەیری ئاەتەکەی کەنەوە یا ئەیها الذین ئامنوا، ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە، لا يسخر قوم من قوم، با گاڵتە نەکەن هیچ کۆمەڵێکتان لە پیاوان بە کۆمەڵێکی دیکەی پیاو، عسى أن يكونوا لوانەیە ئەوانەی گاڵتەیان پێدەکرێ خەیڕەن چاکتر بن منهم لە گاڵتە پێکراوەکان، ولا نساء و بە ئافرەتانیش گاڵتە نەکەن من نساء بە کۆمەڵێک ئافرەتی تر، عسى لەوانەیە ئەن یەکونە ئەو ئافرەتانەی گاڵتەیان پێدەکرێ
خەیڕەن چاکتر بن لای خوا منهن لە ئافرەتە گاڵتەکەرەکان ولا تلمزوا أنفسكم تانو تشر لخوتان مدن يعني تانو تشر لجستو لا شو هەڵسوکەوتی یەکتری مەدەن عیب و ناتەواویەکانی یەکتر ئاشکرا مەکەن ولا تەنابەزوا بالألقاب و ناو ناتۆرەی ناشرینیش لە یەکتری منێن بە لەقەب و پاشگری ناشرین بانگی یەکتری مەکەن بئسا خراپترین الئیسم ناو الفسوقە تاوانباربوونە کە ئینسان پێی بگوترێ بعد الإيمان دوای ئەوەی کە ئیمانت هێناوە یا ئیمانی هێناوە ومن لم يتب هەر کەسێک تا ئێستا لەم ئەداتی نەفیە بۆ ڕابردوو یعنی هەر کەسێک تا ئێستا ئەو سیفەتەی تێدایە و تەوبەی نەکردووە با بزانێ فەئولائیکە هم الظالمون بە بێگومانی ئەو کەسانەی ئەو سیفەتانەیان تێدایە لە ڕێزی ستەمکاران ئاەتی دواتر یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ئیجتەنیبوو خۆتان بە دوور بگرن لە چی كثيرا من الظن كثيرا من الظن لزورك لجمان جمان تيا طبعا هلا عربي دا دوشتمان هي بكردي هر دوشان بيان دا قلت جمان ظن شك طبعا شك تيا اويا خبرك بودينن هر دولاكي راستي وناراستي كي وكويكا ها ندزاني راستا ندزاني هلايا طبعا وشكا بالظن بلاي راستي دا ها بلام يقين الدنيا يعني اگر خبرك كان سبارت بمسلمانك بيغوتي نزیکیش بوو لە ڕاستی بەڵام نەگەیش بووە دەرەجەی یەقین لە دڵی خۆدا مەیچەسپێنە قسەیەکت لە کەسێک بیست قسەکە احتیمالی زۆر دەکرێت بە نیەتی خراپ کەسەکە گوتپێتی وایە بەڵام احتیمالێکیش هەیە کەسەکە بە نیەتی چاک وایە شتەکەی گوتپێ کەسێک بەلاتدا تێدەپەڕێ بە نمونە جارێ سەلام لێ ناکا وایە احتیمالی هەیە ئەتۆی دیبێ وایە خۆ احتیمالیشی هەیە ئەتۆی نەدیبێ وایە چەند جار تووشی ئەو حاڵەتانە بووی کەسێک لەوانێ زەق بە چاوی ڕوبەڕووی تۆ بێ بەڵام تەرکیزی لەسەر تۆ نیە جاری وایە ئەتۆ بەدڵی خۆت زۆر پێدەچێت کەسەکە بە قەستی بە نمونە سەلامی لێ نەکردیان لە خۆتەوە شتێکی لە دڵ دەگری وایە بەڵام نەبووتە دەرەجەی یەقین یەقین ئەوەیە کەسەکەی بدوێنی ئەگەر سەلامت لێ کردو جوابی نەدایەوە دواندت و جوابی نەدایە ئەو کاتە یەقینە بۆیە هەتا بکرێ ئینسان لەسەر گومان هیچ بڕیارێک نەدا یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ئیجتەنیبوو خۆتان بەدوور بگرن خۆتان بپارێزن كثيرا من الظن لە زۆرێک لە گومانەکان إن بعض الظن بێگومان هێندێک گومان هەموو گومان نا إن بعض الظن بێگومان هێندێک لە گومانەکان ئیثم تاوانە بۆی تووشی ئەو هێندەکانە نەبی هەرچی گومان هەیە نزیکی نەکەویەوە باشە یان لای کەمی زۆرینەی گومان حسابی بۆ مەکە لەسەر گومان بڕیار مەدە و هەڵوێز وەرمەگرە ئەوە یەکەم کە حەدیثی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم پێغەمبەر دەفەرمێت إياكم والظن فإن الظن أكذب الحديث دەفەرمێت وریای گومان بردن بن درۆترین قسە ئەوەی کە ئینسان لەسەر گومان قسە بکات و لەسەر گومان بڕیاردا پاشان دەفەرمێت ولا تجسسوا ولا تحاسدوا ولا تباغضوا جاسوسیش مەکەن و حەسوودیش بە یەکتری مەبەن و ڕقیشتان لە یەکتری نەبێتەوە لێرە باسەکە باسی گومان بردنە ئیمامی عومەر دەفەرمێت ئەگەر لەلایەن کەسێکی ئیماندارەوە قسەیەکت بۆ هات هەتا ڕێی تێدەچێ گومانی باشی پێ بێ گومانی خراپی پێمە بە لە ئەثەرێکی دیکەدا هاتووە دەفەرمێت ئەگەر کەسێکی ئیماندار خراپەیەکی لەگەڵ کردی هەفتا عوزری بۆ بێنەوە و ئەو جار ئەگەر لەو هەفتا عوزرەی تێپەڕی ئەگەر بەلای گومانە خراپەکەی دابسی بۆیە هەتا بکرێ ئینسان لەسەر گومان شت بنیاد نەنێ بەڵکو تا دەگەیە یەقین قرار نەدە یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەو کەسانەی خۆتان بە ئیماندار دەزانن یعنی ئەگەر ئینسان ئیمانداریش بێ و خۆشی نەپاراست بێگومان ئیمانەکە نەقسی تێدا ناڵێن نییە بەڵام بێگومان نەقسی تێدا بێگومان زەعیفە بێگومان لاوازە ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە خۆتان بە دوور بگرن لە زۆرێک لە گومانەکان إن بعض الظن بێگومان هێندێک لە گومانەکان گوناهن ئەوە یەک دووەم دەفەرمێت ولا تجسسوا جاسوسی بە دوای بەسەر یەکتری دامەکەن جاسوسی چییە طبعا ئێمە لە حەدیثدا دەفەرمێت ولا تجسسوا ولا تحسسوا لە حەدیثێکی دەفەرمێت جاسوسی ئەوەیە کە لا ئیرادی عیبەی کەسێکت دەکەوێتەکنێ لا ئیرادی بەبێ ئەوەی بە دوای دابگەڕێ عیبەی کەسێک معلوماتی کەسێک سڕی کەسێکت دەکەوێتەکنێ
خوای گەورە پێت دەفەرمێ ئەو سڕی کەوتۆتەکنت بەوێ ئەوەی بۆ خۆت بەدوای دابگەڕێ بیشارەوە باسی مەکە وایە ئەدی تەحەسوسی ئەوەی بۆ خۆت گوێ هەڵخەی بەدوای دابگەڕێ کە هەردووشی هەر حرامە تۆنەوەی دووەم حرامترە بێگومانە تو بۆ خۆت بەخصوصی بە ماڵێکدا تێدەپەڕی بوون من دەنگە دەنگی لێ دێ بە قەسی ڕاستی تا بزانی دەڵێ چی کەسێک تەلەفۆن دەکات بە قەستی بچی گوێ بگری تاخوا دەڵێ چی و دوایە سڕەکەی ئاشکراکەی وای ئەوە تەجەسوسە بەخصوصی ڕاوەستی تەحەسوسە جاسوسی ئەوەیە کە بە بێویستی خۆت عیبەی کەسێکت دەکەوێتەکنێ بەڵام تۆ عیبەکەی ناشاریەوە ئاشکرای دەکەی خوا دەفەرمێ وا مەکەن وەلا تەجەسەسو یعنی بە دوای عیب و کەم و کوری یەکتردا مەگەڕێن چونکە حەدیثمان هەیە هەر ئیماندارێک بە دوای عیبی ئیماندارێکی دیکەدا بگەڕێ خوای گەورە بە دوای عیب و کەم و کوڕیەکانی دادەگەڕێ و دەفەرمێ ئەو کەسە لەلایەن خوایەوە ئابڕۆی دەبردرێ ئەگەر لە ناو ماڵی خۆشی دابێ ئەی بەعەکسەوە من ستەرە مسلماً ستەرەه الله یوم القیامە هەر کەسێکیش عیب و کەم و کوری و ناتەواویەکانی ئیماندارێک داپۆشێ لە دنیایە خوای گەورە لە قیامەتێ لە پێشچاوی هەبوو خەڵکی عیب و ناتەواویەکانە دادەپۆشێ وایە خۆ تۆ لێرە بەچەند کەسی دەڵێ ئەو پەڕی 100 کەس 10 کەس وایە بەڵام لە قیامەتێ خوای گەورە ئەگەر سڕت ئاشکراکە لە پێشچاوی هەرچی مەخلوقاتی ئینسان فەزع دەبێت و ڕووی نابێ سەریش هەر ببڕێ بۆیە دەفەرمێ وەلا تەجەسەسو بە دوای یعنی عیب و کەم و کوری ناتەواوی یەکتردا مەگەڕێن و ئاشکرای مەکەن ئەو جار دەفەرمێت وەلا یەغتەب بعضكم بعضا و بە پاشەم لەش هێندێکتان بە باسی هێندێکتان نەکەن وەلا یەغتەب بە پاشەم لە بعضكم هێندێکتان بعضا باسی هێندێکتان نەکەن و غیبەت حەدیثەکەی پێغەمبەر هەمووتان بیستوتانە دەفەرمێت ئەتەدڕونە مە الغەیبە گوتیان دەزانی پێغەمبەر فەرمووی دەزانن غەیبەت چییە وتیان الله ورسوله أعلم خوا و پێغەمبەری خوا چاکتر دەزانن فەرمووی ذیکر ئەخاکە بما یکڕەه ئەوە قیاسە باسی برایەکی مسلمان بکەی لەوێ نەبێ وە شتێکیش بڵێ ئەگەر لەوێ بێ پێی ناخۆش بێ وازحە گوتیانەی پێغەمبەری خوا ئەی ئەگەر ئەوەی دەیڵێن لە براکەماندا هەبێ فەرمووی ئەگەر تێیدا بێ ئەوە غەیبەتە ئەگەر تێیدا نەبوو فقط بەهەتە بوختانت پێکردووە گوناهەکەی گەورەتریشە بۆیە زۆر جار بیانوی بۆ دەینوزا خەتای من چێ باوانەکە با باسی نەکەم با خراب نەبێ با باسی نەکەم خۆ کەسەکە ئەگەر خراب نەبێ یعنی تۆ دوو جەریمەت کردوونە و کاتی بۆیە وەلا یەغتەب بعضكم بعضا با بە پاشەم لە هێندێکتان باسی هێندێکتان نەکەن کە لەسەر غیبەتکردن دەیان حەدیث و شوێنەواری صحیحمان هەنە کە پێغەمبەر لەوانە جارێک پیاوێک ماعیس زینای کردووە وابزام لە جارێکی باسمان کرد دوای ئەوەی کە ڕەجم دەکرێ هێندێک لە سەحابەکان لە بەر خۆیانەوە دەڵێن ئەو پیاوە خوا عیبەکەی بۆ داپۆشی بۆ وازی لە خۆی نەهێنا هەتا وەکو سەگ بەربارانیان کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو کەسەکەی بردنە سەر کەلاکی گوێ درێژێکی تۆپی و پێی گوتن ئەو کەلاکە تۆپیوە بخۆن گوتیان ئەی پێغەمبەری خوا خۆ ئەوە ئەگەر سەریش ببڕێ گۆشتی ناخورێ سوێندی خوار فەرمووی ئەوەی ئێوە کردان سوێن بەخوای ئەوەی ئێوە گوتان لە خواردنی ئەو گۆشتە مردارەوە بوو بۆ گەنیوە خراپتر بوو حەدیثی کەمان هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت دوو لە سەحابەکان جارێکیان سەلمانی فارسیان ناردە لای یەکێک لە سەحابەکان خواردنیان بۆ بێنێ کە هاتەوتی خواردن نەماوە ڕۆیشت وتیان وەڵاوە ڕەزیلیان کردووە دەنا پێغەمبەر فەرمووی دەمتان بۆ گەنیوی لێدێ وتیان ئەی پێغەمبەری خوا بۆ ئێوە گۆشتی ئەو برا ئیماندارەتان خوارد ئێستا فعلن بۆنی دەمتان ناخۆش بووە دوو ئافرەت هەبوون هەر لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم دەڵێن ڕۆژێ بە ڕۆژوو دەبوون بەڵام دەچوون سەریان بەیەکەوە دەنا تا ئێوارە باسی خەڵکیان دەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگی کردن فەرمووی بڕشێنەوە جا دەفەرمێ هەردوو ئافرەتەکە ڕشانەوە هەر بەڕاستی خوێن و گۆشت لە ناو مەعیدەیان دەهاتە دەرێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەگەر نەڕشابانەوە و ئاوا مردبانە دەچوونە ئاگر جا پێی فەرموون خوای گەورە خواردن و خواردنەوەی بۆ حەڵال کردوون ڕۆژ و خۆم و ڕۆژێ واجب نییە ئەوەی ناکەن بەڵام گۆشتی ئیماندارانی لەسەر حرام کردوون یعنی حرامێک دەکەن کە خوا ڕێی پێ نەداون بەڵام حەڵالێک ناکەن کە خوا ڕێی پێداون جا ئەو وەلا یەغتەب بعضكم بعضا بە پاشەم لە هێندێکتان باسی هێندێکتان نەکە خوای گەورە دەیەوێت قێزەونی کات لە کردمان دەفەرمێت ئەیحب ئەحەدوکم ئایا پێی خۆشە
هیچ کامێک لە ئێوە ئەی یەکولە بخوا لەحمە ئەخیهی گۆشتی براکەی خۆی مەیتەن بە مردارەوە بووی ئەگەر جوابت پێ بێت بپرسن دەڵێ چی کەس هەیە پێی خۆش بێ گۆشتی برای خۆی بخوا ئەو جار مرد بێتیش برایەکەی لە جیاتی بۆی بگریێ بەسەری دا هاوار کاپسێ دمی تێنێ و گۆشتەکەی بخوا چ سروشتێکی طبعا سەلیم ئەوەی قبوڵە چ کەسێک ئەوەی بەلاوە ئەوەی پێ دەکرێت جاخوا دەفەرمێت چۆن ئەوەتان پێ ناکرێت هەن دەفەرمێت فەکەریهتم و بێگومان پێتان ناخۆشە ئێوە ئەگەر پێتان خۆش نییە گۆشتی براکەی خۆتان بە مردووی بخۆن دەی خوش حەزی لێ نییە باسی کەسێکی دیکەی ئیماندار بکەن بە پاشەم لەها ئیمامی عومەر هەموو جار دەڵێن دەیفەرموو ئەی خەڵکینە کە دەچووە کەعبەی تەوافی دەکرد دەیگوت ئەی کەعبە خوای گەورە زۆر ڕەزی لێ ناوی بەڵام سوێن بە خوای گەورە حورمەتی ئینسانی ئیماندار لە لای خوای گەورە لە تۆ زیاترە خوای گەورە کەسایەتی ئینسانی ئیمانداری پێ بە حورمەتترە لە حرەمی مەکەش کە حرەمی مەکە گەورەترین ماڵە ئەگەر کەسێک بێ حورمەتی بە کەعبەی بکا لەکن تۆ چی پێ دەڵێ بەڵام جاری وایە هەر یەکێک لێمە تەندان جار جاری وایە غەیبەت دەکەین باسی کەسایەتی کەسێک دەکەین بەلاشمانەوەی ئەتیادیە لە کاتێکدا گوناهەکەی گەورەتر و تاوانەکەی قێزەوەنترە ولا پاشان دەفەرمێت وەتەقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن ئین الله تەواب ڕەحیم بێگومان خوای گەورە زۆر تەوبە وەردەگرێت و زۆر بەبەزەیش لە شەرحی هەردووک ئەوەکاندا خوا دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم یا معشر من آمن بلسانه ئەی خەڵکینە هەر کەسێک ئیمانی هێناوە بە زمان ولم يدخل الإيمان قلبه إيمان نچۆتە دڵی لا تختاب المسلمين بپاشم لە باسی مسلمانان مەکەن ئەوە یەک ولا تتبعوا عوراتهم بدواي كمخوريكانشياندا مقرن فإنه من اتبع عورتهم يتبع الله عورته هر كسك بدواي عيبي خلقي داب قري خوا بدواي عيبي داد قري وهر كسكش خواي قورة بدواي عيبي داب قري خواي قورة لمالي خوشي به فصحي دكاتو آبروي دبا آياتكي باتما شاكينوا يا أيها الذين آمنوا أي أوانك إيمانتان هناوا اجتنبوا خوتان بدور بقرن كثيرا من الظن لزورك لقمانكان طبعا لزورك لهموينات چونك اگر قماني چاك بخلقي ببي خير دقات يا گناه لقماني چاك انسان خيري دزدكوي همو قمانك خراب نية تنها قماني خراب تاوانا إن بعض الظن إثم بي قمان هندك لقمانكان هندك لقمانكان تاوانا اوي قماني خراب بي قماني باش بي خير دقاتي ولا تجسسوا بدواي عيبو كمكري خلقي دا مقرن ولا يغتب بعضكم بعضا بپاشم لا هندكتان باسي هندكتان مكان أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا هيچ كسيك لأيوة بي خوشا گوشتي براكي خوي بخوا بمردار وبوي فكرهتم خوا بخوي جواب دادا فرمت بيگومان بيتان ناخوش كواتا ما دام بيتان ناخوش واتقوا الله لخوا بترسن بارسكاري لأمر خواب كان يعني گماني خراب بخلقي ما بن ليرا طبعا واتقوا الله لها شوينك معناه هي يعني لها مش وينان أويك ترجمة إذا كان لخواب ترسد هميشه واتقوا الله بيوندي ببيش خويا وهي ليرة باس تيكر دوا باسي قمان بردن يعني لخواب ترسد قماني خراب مبا لخواب ترسد بدواي عيبي خلقي مكوا لخواب ترسد غيبتي خلقي مكا إن الله بقمان خوا أي أجر أو صفة التدابو علاتيا بقمان خواي جورة توابة زور توبة وردقري هر چندك غيبة تذكرت به أجر توبة بكي خواي جورة توبة وردقري ورحيم الشباب زيشة أي علاتيا أجر غيبتي كسيك تذكربو چاکتر ئەوەیە گردنی خۆتی پێ ئازاکەی ئەگەر کەسەکە زیندوو بێ ئێگە زیندوو نەبوو بۆ خۆت یا بۆی بۆوی دوعای بۆی بکە هیچ بۆ خۆت بکەی دوعای لێخۆشبوونیش بۆ کەسەکە بکەی بەقەدەر ئەوەی ئەی ئەگەر هیچیانت نەکرد غەیبەتی کەسێکت کردووە نە تەوبەت لێ کردووە و نە گەردەنی خۆشتت پێ ئازا کردووە بەو حاڵەیە و مردووی لە قیامەتە چ دەبێ کەسێک بە غەیبەتەوە یعنی خاوەنی غەیبەت بێ دەچێتە باشتێ صفەتی ئەوانە طبعا غەیبەت حەق الناسە گومان حەق الناسە ئەو کەسانە ئەگەر کردەوەی باشیان هەبێ حاڵێن دەگونجێ لە پردی سیرات بپەڕنەوە بەڵام ئەو شوێنەی کە پێی دەگوترێ ئەعراف طبعا دوای پردی سیرات کە خەڵکێک ڕادەوەستێنرێ ئەو کەسانن کە حەق الناسیان لەسەرە زۆرتر دەتهێنن لە بەرامبەر ئەو کەسەیدا ڕاد دەگرن کە غەیبەتت کردووە ئەو جار یەکەم جار چاکەکانت داوا دەکا
چاکەکانت داوا دەکات چەندە غیبەت کردووە ئەوەندە چاکانت لێ دەستێنێ ئەگەر نەدبوو ئەگەر نەدبوو چاکەکانت نەمان خراپەی وی دێنە سەر شانی تۆ ئەوجاتۆ بە گوناهی خۆت و ئەویش بۆیە حەدیثی صحیح پێغەمبەرە دەفەرمێت مفلیسی ئومەتی من کەسێکە نوێژی زۆرە ڕۆژووی زۆرە سەدەقەی زۆرە بەڵام لە قیامەتێک کە دەیهێنن جنێوی بەوی داوە غیبەتی بەوی کردووە ئەوەی کردووە لە قیامەتێ بە گوناهی خۆی و بە گوناهی خەڵکی دەسووتێ ئەو جار ئاەتی دواتر یا ئەیها الناس ئەی خەڵکینا إنا خلقناكم من ذكر وأنثى أي خلقنا بيقمان إيومان دروس كرد ولا نيرومي معلومة وجعلناكم شعوبا وقبائل وجراو مانن بتندان قلو تندان تيرا شعوب يعني قل طبعا هاي استاو كرد نتوي بس عشيرة كان قبائل يعني عشيرة لنا قبائل كان إجداتي هي بچووکتر وانە تایفە لە تایفەش بنەماڵە لە بنەماڵەش خێزان لە خێزانیش هەر کەسەی ناوی خۆی هەیە هەموو ئەو جیاوازیانە بۆچین لیتەعارەفو تەنها بۆی یەکتر بناسن تەنها بۆ یەکتر ناسینەوە ئەگەر بە نمونە خوای گەورە هەرچی ئادەمی زات هەیە هەر هەمووی بەیەک زمان دروست کرد بە وایە هەر هەمووشی بەس پێی گوترا بە عەشیرەتی ئادەم وایە کەسیش ناوی نەبە طبعا زحمت كسكسي ندناسي يا أيها الناس أي خلقنا إنا خلقناكم بيقمان إيومان دروس كردوا من ذكر نيرو مي طبعا آدم وحواء كم جار وهر كسيكيج لإما باب مان هي داكش مانا هوايا وجعلناكم جراوش مانا بسي بشعوبا بسندان قل وقبائل بتيروهس لتعارفوا بوي يكتر بناسل نكشا نازي بتيره وعشيرته بنماڵەوە بکەن بەسەر خەڵکیدا إن أكرمكم ئاگاتان لێی بێ بەڕێزترینتان عند الله لای خوا چێیە ئەتقاکم پارێزکارترینتانە لەناو عەرەباندا نەزعەی عەرەبایەتی کاتی خۆی زۆر بەقووەت بوو و هەتا گە پێغەمبەریشیان لەناو داهات نەزعەکە لەکن هێندێکیاندا خەریک بوو بەقووەتر بێ پێیان وابوو کە هاتنی پێغەمبەر لەناو عەرەبدا نیشانەی گەورەی عەرەبەکانە کە لە حەقیقەت داوانیە ئومەتێک پێغەمبەری لەناو داهات نیشانەی ئەوەیە ئومەتەکە زۆر خراپن پێویستیان بەوەیە کەسێکی نزیک خۆیان نسحەتیان کە بەنو ئیسرائیلی پێغەمبەریان زۆر لەناو داهاتوون لەبەر چاکیانیان نەبوو لەبەرەوەیان زۆر کەللەپوت و عینات بوون بە یەک پێغەمبەری قەنەعەتیان نەکردووە خوای گەورە دەیان پێغەمبەری لەناو داناردوون بەڵام خوا دەفەرمێ ئین ئەکرەمەکم ئاگاتان لێبێ بەڕێزترینتان لای خوا عند الله لای خوای گەورە ئەتقاکم پارێزکارترینتانە و لە خوا ترسترینتانە إن الله عليم خبير بيقمان خواي جورا زاناو شارزايا زانايا بنيتي دلكانتان وخبير لا هرتشي دشي كانوا ديلين خواي جورا تواو معلوماتي لسر هي يا أيها الناس أي خلقنا إنا خلقناكم بيقمان إيومان دروسكرت من ذكر وأنثى لنير ميك وجعلناكم شعوبا وقبائل وإيومان جراوة بتندان قلو هوس لتعارفوا تاكتر بناسن إن أكرمكم عند الله إتقاكم بيقمان باريسترينتان لا يخواي جورا باريسكارترينتانا إن الله عليم خبير بيقمان خواي جورا زانا بنيتي دلكانتان وشارزاو آقادارشة بكارو كردو كانتان أو زار دفرمت قالت الأعراب قتيان دشتك يكان لا دين نشين كان آمنا إيمان من هنا كومالك دشتكي لا دينشيني هاتنا لاي پیغمبر صلى الله عليه وسلم او گفتگویان لەگەڵ پێغەمبەر کرد قالت الأعراب گوتیان دەشتەکیەکان آمنا ئێمە ئیمانمان هێناوە بەڵام خوا دەفەرمێتی قل پێیان بڵێ لەم تؤمنوا ئێوە تا ئێستا ئیمانتان باوەڕتان نەهێناوە ئەی بڵێن چی ولكن بەڵکو قولوا بڵێن ئەسلەمنا ئێمە مسلمان بووین مسلمانەتی چیە ئەوەیە تۆ بەڕواڵەت شەهادە بێنی بە زمان نوێژێ بکەی ڕۆژووی بگری زەکاتێ بدەی حەجی بکەی بەڵام لە دڵەوە نەبێ ئەو کارەی کە دەیکەی پاڵنەرەکەت ئیمانی دڵ نەبێ پاڵنەرەکەت خۆپاراستن بێت یا خۆ گونجانتن بێت یا خۆ بە مسلمان پیشاندان بێ چونکە خوا دەفەرمێ وەلەمما يدخل الإيمان في قلوبكم تا ئێستا ئیمان باوەڕ نەچۆتە دڵەکانتانەوە کۆمەڵێک خەڵکی دەشتەکی طبعا کە دیتیان پێغەمبەر صلی الله عليه وسلم
دەسەڵاتی بەسەر مەدینە و دەوروبەری مەدینەیدا پەیدا کردووە خەڵکێک هەبوون شەڕی پێغمبەریان نەکرد صلی الله عليه وسلم چونکە دەیانزانی ئەگەر شەڕی پێغمبەر بکەن صلی الله عليه وسلم دەدۆڕێن و ماڵ و سامانەکەشیان دەکرێتە غەنیمەت هاتن پێش ئەوەی مسلمانان بیانگەنێ خۆیان کردە مسلمان جا مسلمانەتیەک بەڕواڵەت بوو تا ئەو کاتی ها چونکە نافەرمێ هەر نابنە ئیماندار دەفەرمێت تا ئێستا نەبوونەتە ئیماندار دەگونجێت لە داهاتوودا ببنە ئیماندار بەڵام جارێ نەتی ئیمان و ئیمانداریەتی بەسەر مندا بەسەر پێغمبەردا ماکەن صلی الله عليه وسلم قالت الأعراب گوتیان دەشتەکیەکان ئامەنا ئێمە باوەڕمان تەوان باوەڕ چییە باوەڕ ئەوەیە لە دڵەوە یەقینت هەبێ بە زمان بیڵێ لە کردەوەکانتەوە دیار بێ بەس ئیسلامەتی ئەوەیە بەڕواڵەت کارەکان بکەی ئەگەر نەچێتە دڵیشت هەر بە مسلمان حسابی مسلمانەتی بۆکوێ بەکەڵک دێ بەس بۆ دنیاە مسلمانەتی بەس بۆ دنیاە بمرێ نوێژی لەسەر دەکەی دەیبێ قەبرستانی مسلمانان لەگەڵ مسلمانان میراتی لە یەکتر دەبن ژنی لێمارە دەکرێت مادام خۆی بە مسلمان پیشانداوە بەڵام بۆ قیامەتێ مسلمانەتی بەتەنێ وەکو زۆرینەی خەڵکی ئێستا فلسێکی قەڵب ناهێنێ ئەوەی بە کەڵکی قیامەتێدە ئیمانە ها ئیمانداریە پلەی دووهەمە ئینسان دەبێت دوای مسلمانەتی گواز بێتەوە بۆ پلەی دووهەم ئەوەی کە دەیڵێ و دەیکات لە یەقینی دڵیەوە بێڵێ ئەو جار بە ئیماندار حسابە قالت الأعراب گوتیان دەشتەکیەکان ئامەنا ئێمە ئیمانمان هێناوە قل لم تؤمنوا پێیان بڵێ ئێوە تا ئێستا ئیمانتان نەهێناوە ولكن قولوا بەڵکو بڵێن ئەسلەمنا ئێمە خۆمان بەدەستەوە داوە خۆمان بووین بە مسلمان ولما يعني تا ئێستا يدخل الإيمان نەچووەتە ناو ئیمان بۆ کوێ في قلوبكم بۆ دڵەکانتان وإن تطيعوا الله ورسوله بەڵام بزانن ئەگەر گوێڕایاڵی خوا و پێغمبەری خوا بکەن بەڕاستی وإن تطيعوا الله ئەگەر ئێوە لە داهاتوودا بە قسەی خوا بکەن وبقصي پیغمبری خواب کن صلی الله عليه وسلم لا يلتكم كم ناكاتەوە خوای گەورە لە ئێوە من أعمالكم لپاداشتی کردەوەکانتان شيء هیچ شتێک إن الله بێگومان خوای گەورەش غەفور لە گوناه و تاوانی ڕابردوشتان خۆش دەبێت والرحیم بەزەی و میهرەبانی خۆشی لە قیامەتێ لە بەرامبەرتاندا بەکاردێنێ واضحە؟ بەڵێ مسلمان ئەو کەسەیە ئەرکانەکانی ئیسلام جێبەجێ دەکا بە کوردی شەهادەی دەڵێ نوێژە دەکا ڕۆژووی دەگرێت حەیڵی بەڕواڵەت خۆی بە مسلمان پیشان دەدا بەتەنێ نەخێر ئەگەر ئیمانی لەگەڵ نەبێ ئاخر جار دیمان با هیچ ناقیس قەیدی ناکا بەس پاڵنەری نوێژەکەت بەنمونە ئەگەر ئیمان بێ بە کەڵکت دێ وایە ئەدی ئەگەر ئەوە بێت تەنها خەڵک پێت بڵێ نوێژە دەکا کابرا زەکاتی داوە بنمونە ئەگەڵ پاڵنەری زەکاتەکەی بنمونە ئیمان بێ خێریشی دەگاتێ وایە ئەگەر پاڵنەرەکەی تەنها ئەو بێ پێغمبەر شەڕی لەگەڵ نەکا بە مسلمان حسابە وایە منافقەکانی سەردەمی پێغمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی لە دڵەوە دەهاتن نوێژیان دەکرد دەڵێن زۆرینەی منافقەکان لە ڕیزی پێشەوەش بوون بۆی فکریان نەکرد لە سەحابەی ئاسایش تەسبیحات و ذکریان زۆرتر دەکرد بەس بۆی نیفاقی خۆیان بشاردنەوە بەڵام لەبەرەوەی لە دڵەوە قەناعەتیان بەوە نەبوو کە دەیڵێن پێیان دەگوترا مسلمان بۆیە مەرز نییە هەرچی مسلمانە ئیماندار بێ بەڵام کە ئینسان گەیشتە دەرەجەی ئیمان حتمما مسلمانەتیەکەی تێپەڕاندووە قالت الأعراب آمنا گوتیان دەشتەکیەکان ئێمە ئیمانمان هێناوە قل لم تؤمنوا پێیان بڵێ تا ئێستا ئێوە ئیمانتان نەهێناوە ولكن بەڵکو قولوا بڵێن ئەسلەمنا خۆمان بەدەستەوە داوە ولما تا ئێستا يدخل الإيمان في قلوبكم نەچۆتە دڵەکانتانەوە ئیمان وإن تطيعوا الله ورسوله ئەگەر ئێوە گوێڕایاڵی خوا و پێغمبەر بکەن صلی الله عليه وسلم لا يلتكم کەم ناکاتەوە من أعمالكم لپاداشتی کردەوەکانی ئێوە شيء هیچ شتێک إن الله غفور رحيم بێگومان خوای گەورە لێ خۆشبوو میهرەبانە ئەی ئیماندار چێیە إنما المؤمنون بێگومان تەنها ئەوانە ئیماندارن إنما لێیە إنما زۆر جاری کە باسمان کردووە یعنی بێگومان تەنها و تەنها المؤمنون ئیماندارە ڕاستەقینەکان الذين ئەو کەسانن ئامنوا نەک بە زمان دەڵێن ئیمانمان هێناوە پێش ناکە بە زمان بڵێ آمنوا بالله باوریان هێناوە لە دڵەوە بەخوا ورسوله بە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ثم پاشان لم يرتابوا گومانیشیان لەو ئیمانەی خۆیان نییە گومانیان نییە لەوەی تا خوا هەیە نەعوذ بالله یان نییە پێغمبەر محەممەد پێغمبەرە یا پێغمبەر نییە ئەوەی خوا دەیڵێ ڕاستە یا ڕاست نییە ئەوەی خوا دەیڵێ حەقە یا حەق نییە گومانیشیان نییە ئەوە سیفەتی دووەم
صفەتی سێم وەجاهدوا تێش کۆشاون بأموالهم بماليان وأنفسهم وبجيانشيان بروحشيان في سبيل الله لبناء إخوة يعني آمادن ماليان لبناء إخوة دا ببخشن جيانيان لبناء إخوة دا ببخشن أجر بيويز بو أولئك أوانا هم الصادقون بدلنيا يو راز دكن أجر بزلن إيمان دارين إيماني أو كسانا راستقينيا بلام تنها بزمان بلي إيمانم هناوا وتنها بو خو بنادان بلي إيمانم هناوا أو إيمانا أجر تنها قسي زاري بي بكلك هجناه إنما المؤمنون بيقمان تنها أوانا إيمان داري راستقينا الذين آمنوا بالله أواني كباور يعني هنا وبخواو ورسولي ببيغمبري خواه صلى الله عليه وسلم ثم باشا لم يرتابوا قمانشيان لو إيماني خويان نية وجاهدوا تيش كوشاون تيدا كوشن بماليان بجانيان بو يكم زار مالي ديني أو زار جاني ديني چونك كسك بمال حاضر نبي خزمتي دينك بێگومان لە کاتێکدا کە پێویستی بە ڕوح و بەگیانی تۆ بێ بە ڕوحیش ئامادەنی اینجا ئیسلام پێویستی بە ماڵە هەندێک جار پێویستی بە گیان و بە ڕوحە لە پێناوی خوادا ئولائیکە هم الصادقون ئەوانە ڕاست دەکەن ئەو جار قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەتعلمون الله بدینیکم ئێوە خوای گەورە فێری دینەکەتان دەکەن دینداریەکەی خۆتان بەخوا ڕادەگەێنن یعنی ئەگەر ئیمانت هێنا کردەوەیەکی چاکت کرد پێویست دەکا هاوارکەی بڵێ خەڵکی نا ئەو کارە چاکەم کرد بێگومان ناوێ ئیمانداریش بی پێویست ناکە ئیمانەکەی خۆت هاوارکەی ئیمان پێویستە لە ناخت دابێ لە کردەوەکانت دابێ لە زمانت دابێ نەک خۆ دەرخستن و خۆ عرزکردن بێ قل پێیان بڵێ ڕەخنە پرسیارێکە بۆ سەرزەنشکردن ئەتعلمون الله بدینکم ئێوە خوا فێری دینەکەی خۆتان دەکەن دینداریەکەی خۆتان بەخوا ڕادەگەێنن والله يعلم ما في السماوات وما في الأرض لكاتك دا خواي قبرة دزاني هرتي لآسمان كان دا وهرتي لزويج دا نقوي لدليتو دا بتني والله بكل شيء عليم خواي قبرة بها مشتك سور زانايا قل أتعلمون الله بدينكم ايوه دينكي خوتان را دقينن بخوا دينكي خوتان دقينن بخوا نعوذ بالله خواي قبرة فيردكن بخوا را دقينن كإيما الدين مان هي وإيمان مان هي لكاتك دا والله يعلم خواد زاني ما في السماوات وما في الأرض هرتيك لآسمان كان دايا ولا زبي دايا والله بكل شيء عليم خواي قورا بها مشتك نكهر بوي لضليتو دايا نكهر بوي تو دايكي بها مشتك زور زانايا أو زارد فرميتي يمنون عليك مناد كان بسر الدا أن أسلموا لو كمسلمان بونجا أو حر أو عربانا دايان قد أي محمد خلق شري لقال كردي أما شر مان لقال نكردي خلق بناخوشي خۆی بەدەستەوەدا ئێمە بەلاقی خۆمانەوە هاتوین خەڵک لە بەرامبەرتدا ڕاوەستا ئێمە هاتین ئاوامان کرد و ئاوامان کرد دەهاتن عەرزی ئیمانی خۆیان و ئیمانداریەتی خۆیان کە ئیمانداریەتیش نەبوو ئەو کاتی بەس موسڵمانەتی بوو لە ناساریدا موسڵمان بووبوون دەیان فرۆشتەوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم جا ئەگەر واش بێ بەڕاستیش ئیمانیان هێنا بێت دەکرێت ئینسان ئیمانەکەی خۆی کا بە منەت بەسەر کەسێکی دیکە يمنون منەت عليك بسر تودا أن أسلموا لوي كمسلمان بون بەڵام چاکترە پێیان بڵێ ئەو یاسایەکی زۆر گشتگیرە بەڕاستی ئینسان پێویستە هەموو خەڵکی وا فێرکەین ئەوەی دێتە ناو بازنەی تەمان خەڵکی ئەمە هەر مسلمانە بەڵام دێتە ناو بازنەی دینداری یان کارێکی جەماعی یا بەیەکەوەی چاکتر وایە ئینسان فێر بکرێ ڕابهێندرێت کە ئەوەی دەیکەی ئینسان بۆ خودی خۆی دەیکا بەڕاستی ئەگەر کەسێک پێت بڵێ فڵانە کەس فەقیرە بە نمونە وایە 100,000 بدێ وایە تۆ بە قسەی کەسەکەی 100,000 دایە لە حەقیقەتدا چێ منەتی یعنی چێ حەقیەتی ئەگەر منەتکردن هەبێ بەسەر کامیان چێ منەت بەسەر هیچیان بەسەر هیچیاندا تەمان هەم ئەوەی داوا دەکا فەقیرەکەی دەناسێنێ بۆ خێری خۆیەتی وایە ئەتۆش کە خێرەکەی پێ دەکەی بە نمونە بۆ چێە بۆ خۆتە بۆی ئەگەر منەتکردن هەبێ ئەو کەسەی تووشی خێرەکەت دەکات لە ڕاستیدا حەقی ئەوەی هێمنەتت بەسەردا بکە وایە بە نمونە کەسێک دەبێتە سەبەبی هیدایەتی تۆ چاکتر وایە تۆ بڵێ فڵان کەسم لەبەر تۆ نەبا وەک دەڵێ بە کەیفی خۆم ڕام دەبوارد و چیم دەکرد یا لەبێ لە دڵەوە ستایشی بکەی و دوعای بۆ بکەی کە بۆتە هۆکاری هیدایەتی تۆ کەسێک دەرسی پێ دەڵێ هەروایە مەسەلەن ئەوەی دەرسی دەخوێنێ بۆ خێری خۆی دەخوێنێ وایە ئەوەی دەیڵێتەوە بۆ خێری خۆی دەیڵێتەوە کەواتە هەر ئیشێکی ئینسان دەیکا بە نیەتی قیامەت بەنیەتی دنیای جیا ئینسان کە بەنیەتی دنیای ئیشێ بکات تەمان ئەوەی بۆی دەکەی ئەوە دەبێت دەستکەوێ بەڵام ئەگەر بەتەمای ئەوە بیخوا بداتەوە ئەگەر بەتەمای ئەوە بیخوا
لە بەرامبەردا بەهەشتت داتێ ئەگەر بەتەمای ئەوە بی لە بەرامبەردا ڕەزامەندی خوا بەدەست بێنی لە ڕاستیدا دەبێت فیکرەی منەتکردن و وەک دەڵێ خەڵک بە قەرزدارزان لە بەرامبەر خۆتدا لە مشکتدا فڕی دەی هەرچی دەیکەی و دەیڵێ دەبێت پێت وابێ لیلا دەیکەی و دەبێت تەنها چاویشت لە خوای گەورە بێ یەمونون عەلەیکە منەت دەکەن بەسەرتدا لەوەی کە موسڵمان بوون قل پێیان بڵێ لا تەمونوا عەلەیە ئیسلامەکم لا تەمونوا منەت مەکەن بەسەر مندا ئیسلامەکم ئی موسڵمان بوونتان ناڵێ ئی ئیمانەکم ها چونکە ئەوانەی وایان دەگوت ئیماندار نەبوون ئیمانداری ڕاستەقینە وا ناڵێ منەت ناکە واضحە دەفەرمێت منەت مەکەن بەسەر مندا لەوەی کە موسڵمان بوون بەل الله بەڵکو خوا یەمون عەلەیکم پێویستە منەت کا بەسەرتاندا ئەن هەداکم لەوەی کە ڕێنمونی کردوون ئەوجار ناڵێ لیل ئیسلام ها لیل ئیمان چونکە خوای گەورە ئیمانی لە ئێمە دەوێ ها نەک ئیسلامەتی بەتەنێ وایە ئین کنتم صادقین ئەگەر ڕاست دەکەن ئیماندارن هەر هەموومان دەبێت خۆمان بە قەرزداری خوا بزانین کە خوای گەورە هیدایەتی داوین وایە خۆ بێنە پێش چاوی خۆ دەگەر هەر کامێک لە ئێمە لە جیاتەوەی سوزدە بۆ خوای ببین وەکو خەڵکی دیکە سوزدەمان بۆ مانگایەک برد بە بۆ دارێک برد بە وایە بۆ مشکێک برد بە و مردباین وایە مەسیری ئەو کەسەی چییە و مەسیری تۆ کە خوات بە خالیق زانیوە و خوای گەورە هیدایەتی داوی کە بەهەشت دەداتێ مەسیرەکان چەند فەرقی هەیە بۆی یەمونون عەلەیکە خوا دەفەرمێ منەت دەکەن بەسەردا لەوەی کە موسڵمان بوون قل لا تەمونوا عەلەیە ئیسلامەکم پێیان بڵێ منەت مەکەن بەسەر مندا لەوەی کە موسڵمان بوون جا بۆ هەموو کارێکی چاکە شەر وایە بەل الله بەڵکو خوا یەمون عەلەیکم منەت دەکا بەسەرتاندا ئەن هەداکم لەوەی کە ڕێنمونی کردوون لیل ئیمان بۆ ئیمان هێنان بۆ باوەڕهێنان ئین کنتم صادقین ئەگەر ڕاست دەکەن بە تەواوی ئیماندارن فعلا ئینسان کە ئیمانداری ڕاستەقینە بێ هەمیشە خۆی بە قەرزداری خوا دەزانێ یەک و لە ناخیشەوە خۆی بە قەرزداری ئەو کەسەی دەزانێت کە دەبێتە سەبەبی هیدایەتت هەرچەندە ئەوەشی دەبێتە سەبەبی هیدایەتی خەڵکی بۆی نییە منەت بەسەر خەڵکیدا بکە لە یەک شوێنی قورئاندا وەرە لە حەدیثی پێغەمبەرنا صلی الله علیه وسلم نەهاتووە پێغەمبەر بە خەڵکی گوت پێ خەڵکینە ئەگەر لەبەر من نەباواتان لێ دەهات و واتان لێ دەهات هەمیشە گوتوێتی من خوا فەرمانی پێکردوم مژدەتان پێ بتم وایە بتان ترسێنم ئەگەر بە قسەتان کردم بۆ خۆتان دەست نەباشتە نەک من بەهۆی ئێوە دەستمە باشتێ خۆ پێغەمبەر کەسیش بە قسەی نەکرد بە هەر پێغەمبەر بوو وایە ئەو جار دەفەرمێ ئین الله یعلم غیب السماوات والأرض بێگومان خوای گەورە دەزانێ نهێنیەکانی ئاسمان و زەوی نەگی ناو دڵی ئینسان خوای گەورە دەزانێت ئاگادارە بە نهێنیەکانی ئاسمانەکان و زەوی والله بصير بما تعملون خوای گەورە بەصیر بینایە بە هەر کار و کردەوەیەک کە ئێوە دەیکەن إن الله يعلم غيب السماوات والأرض بيقمان خواي جورة دزاني نهيني وشاراوكاني آسمانكان وزوي والله بصير خواي جورة بصير بناية همو كاتك همو شركيك بما تعملون بهرتيك ايوه ديك صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين